والله بقصدني زيادة لبارك كرنوي وبارده برئيس كاميرا مصطفى برابري قشتي كاروباري الشيدان وفاكراني هلبجة لا هلبجة لقل مانده برئيس كاميرا مصطفى صلاة عن لبيتو ام كاتتان باش امانش لكرنوي وبارده شيء متى كان اصلا كاري زيادة ركات بو دوزينوي من دالانا ئەم کاتە ئێوەش باش دیارە بەداخەوە لە چەند ساڵی ڕابردووە کۆمەڵێک مناڵ گەڕانەوە بۆ هەڵەبجە هەنێکیان تووشی گرفتی ئەوە بوون کە نەتیجەکانیان وەکو پێویست نەبوو یاخۆ گومانیان لەسەر دروست بوو وای کرد کە لێکترازان جاریشی کە لە نێوان ئەو خێزانانە دروست بێ بەداخەوە دوای 35 ساڵ یا دوای 30 ساڵ مناڵەکە ئەگەڕێتەوە یەتەوە ناو خێزانەکەی بەڵام گومان لەسەر نەتیجەکەی دروستە بێ بۆ هۆی ئەوەی کە لیژنێکی تایبەتمەند یاخود حکوومەتی هەرێم یا وەزارەتێکی تایبەتمەند هەڵناسێ بە کارەکان ئەوەی کە کراوە زیاترکاری لۆکاڵی بووە لەسەر ئاستی محافەزەکە یاخود شوێنێک بەڵام لە 25 نۆ بە بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران بۆردێک دروستەکرێ ئەم بۆردە نوێنەری سەرجەمە وەزارەتانەی تایە کە تایبەتمەندن بە کەیسی مناڵەون بووەکان لە وەزارەتی داد وەزارەتی تەندروستی پەیوەندیەکانی دەرەوە و وەزارەتی ناوخۆ و وەزارەتی شەیدانیش هۆکاریەوە ئەوە بوو چیتر گرفتی مناڵەون بووەکان لەوە زیاتر توول نەکێشێ و بەو نەتیجانی پێشوو بەو شێوازە نەبێ ئومێ دەکەین ئێمەش بۆ ئەم بۆردە دروست کراوە ئەمڕۆژ باسمان کرد جارێکی کە ئێمە لە کۆنگرەی ڕۆژنامەنووسیا هەموو مناڵانی کە یەنەوە لە ڕێگای ئەم بۆردەوە بە هەمانگی لەگەڵ سەرجەم ئەو دام و دەستگانی کە ناوهێنران لە ئەندامن لە بۆردەکە بتوانین بە میکانیزمێکی تەندروست سمپڵ وەرگیرێەوە نەتیجەکەی ئیعلام کرێ بۆ ئەوەی هێندا دڵدۆنجی و قسە لەسەر کەیسی مناڵەون بۆکان نەکرێەوە کاتێکی ژەم بۆردە ئەو مناڵی گرتە خۆی بەتاکی دەبێ حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی شەیدان بچنە ژێرباری بەرپرسیارەتی هەم لە قەرە بکردنەوە هەم لە دابینکردنی ژیانێکی شایستە بۆ مناڵەون دۆزراوەکان. بەڵێ پێشتر بۆ لەسەر ئاستێکی لۆکاڵی کراوە ینی پرس لەوە گرنگتر گەڕانەوەی منداڵێکی ون بوو بۆ لای کە سوکارەکەی ینی بۆ ئاوا بە ئاسادەی سیر کراوە یەکەم جار گرفتی کە سوکاری شەیدان تەنها لە بابەتی مناڵی ون بووانێ بەداخەوە من واستەکەم زۆرێک لە کێشەکان هەروە بوون ینی بە بەردەوامی داواکاری کە سوکاری شەیدان هەر بەردەوامە چارەسەرکردنەکردنی بەرکەوتوانی چەکی کیمیاوی بابەتی مناڵون بۆکان بابەتی زیندانیانی سیاسی ڕاگیراوی سیاسی ئەنفال هەموو ئەمانە کۆمەڵێ بابەتن ئەکرێ وەکو پێویست چارەسەر نەکرابن هۆکاری زۆر هەیە ڕێکاری ئیداریەکان ئەم ڕێکارە داراییەکان و ئەم کێشە کەڵەکە بوو سەرەتا زۆرێک لە خێزانەکان گرفتیان نەبوو ڕازی بوون ئەو کاتە بۆ ئەو کات کێشە نەبوو و بگرە زۆریش خۆشحاڵ بوون بەڵام دوجار دڵدۆنجی دروست بوو قسە دروست بوو لەسەر نەتیجەکان ئەمە وای کرد کە دەنگۆ دروست ببێ و گومان دروست بێ لەسەر نەتیجێ هەنێک لە ئەو مناڵانەی کە گەڕاونەوە بەداخەوە کە ئێستا بەشێکیان لە هەرێمی کوردستانان ئێستا بۆیە ئەمە بیر لەوە کراوە کە ڕێکارێکی باشتر و تەندروستتر بگیرێتە بەر بۆی ئەو کێشانە بە یەکجاری چارەسەر بکرێت. بەڵێ ژمارەی منداڵەون بۆکانەوانی کە تا ئێستا نەگەڕێنراونەتەوە چەندە؟ خۆی 211 مناڵی بوو ون بووە بەڵام لە کۆی ئەو 211 مناڵیان بڵێن گەڕاونەتەوە کە بەرواری هەنێکیان لە 6 مانگ یەکەمی دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجەوە هەتا ئەم تەوقیتەی ئێستا تیاین ئەوەی کە بێک کێشێت تا ئێستا چواریان بێ گرفتە هەنێکیان سییانیان گەڕاونەتەوە گرفت لە نەتیجەکانیانە هەیە و هەنێکیان هاتوونەتەوە بە میکانیزمی یاسایی خۆیانە نەهاتوونەتەوە هەیە لە دەرەوەی هەرێم تێستی بۆ کرا و نەتیجەکەی هاتوۆتۆ ئێرە هەموو ئەمانە قسەیان لەسەرەکرێ زۆرجار و دڵیتمنیانیەک لەنان خێزانەکانیان نییە بۆیە ئومێ دەکەین ئێمە ئەو بۆردە بتوانێت حەقێکی پێویست با بە گرفتی مناڵەون بۆکان وە بە هەمان شێوازیش لە ئەیندا بتوانێت داواکاری و پێداویستیەکانی ئەو مناڵانە بگرێتە ئەستۆ. بەڵێ میکانیزمەکانی چین یەکێک کە پێی وایە منداڵێکی ونبووی هەڵەبجێ کە دەگەڕێتەوە دەبێت چی بکات یەکەم جار بچێتە لای کێڕەکارەکانی چین هەر وەکو جاران بە باسم کرد ئەو لایەنانی کە بەشدارن لە بۆردەکە وەزارەتی ناوخۆیە وەزارەتی دادا وەزارەتی تەندروستی پەیوەندیەکانە دیارە پەیوەندیەکانی دەرەوە لینکە بێ لەگەڵ بە تایبەتی حکومەتی کۆماری ئیسلامی ئێران کە زۆربەی هەر زۆری مناڵانە
لە کۆماری ئیسلامی ئێرانە لایەن یەکەمەوە مناڵەیەتەوە داواکاریک پێشکەشەکە لە ڕێی وەزارەتی ناوخۆوە بنکەی پۆلیسی ئەو شوێنەوە دواتر ئیحالەی دادگاکرێەوە دواتر لەگەڵ ئیداری ئەو شوێنە ئیحالەی تەندروستیەکرێ بە مەبەستی وەرگرتنی سمپڵ ئەمجا پاشان ئیحالەی ئەو بۆردەکرێ بۆی ئەو بۆردە دیارە لە هەرێمی کوردستان ئێستا سنتەرێکی ئەتوانێت ئەڵێ ئامادەیمانتیایە کە فحسی DNA بکەین و تەمەن دیاری بکەین بەو میکانیزمە دیارە ئەوش دوای لێکۆڵینەوە هەم دادگا هەم وەزارەتی ناوخۆکە لێکۆڵینەوەی پێویست کە ئەوان خۆیان ئیشی خۆیانە لەو بوارە شێوازی لێکۆڵینەوەکان و تحقیق لەو داواکاریانە و دواتر سمپڵی ئەو لایەنەی بەرامبەر ئەو کەسانی کە داواکاریان پێشکەش کردووە بۆ مناڵیون بوو لەگەڵ ئەوانە بەراورد دەکرێت. بەڵێ دوایین کەیس لە گەڕانەوەی منداڵی ون بوو گرفتێک خەریکە دروست بووە ینی کوڕەکە دەڵێ من کوڕی ئەو باوکم باوکەکە دەڵێ من ئەو منداڵی من نییە ئەم دۆسیە بەکوێ گەشت لەکوێ یەکلا بۆ یاخود یەکلا نەبووتەوە ئەو دۆسیە نەهاتۆتە لای ئێمەوە وەکو وەزارەتی شەیدان و بەڕێوەبەراتی گشتی شەیدانی هەڵەبجە بەرپرسنی لێ لەبەرەوە ڕاستە هاتوۆتە لای ئێمە داواکاری پێشکەش کردووە لە لای ئێمە و ئێمە پێشگیری بووین ئێمە حەق بە هەردوو لایەنە دەین کاک مەحموود پێشووتر دوو مناڵی ون بووە و دۆزیونێتی و دواتر نەتیجەیان ئیشکالی تێکەوتووە و کاکە هەوڕیش هاتووە داوای ئەوە کاڵێ من بەگوێرەی ئەوەی کە بیستوێتی مناڵی هەڵەبجێ هەردوو لە داواکاری خۆیان پێشکەش کردو لە دادگایە دادگا بڕیاریاوە بەڵام ئێمە وەکو خۆمان پێمانوتون بە هەردوو لایەن لەسەر ڕەزامەندی هەردوولایەن ئەگەر سمپڵ بێنن ئێمە لیان وەرەگیرین لە ڕێ وەزارەت بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجەوە و دادگا بڕیار بدات و وەزارەتی ناوخۆش دیارە لێکۆڵینەوە و گوتۆی هەردوولای وەرەگرێت دواتر ئیحالەی بۆردەکەیەکرێ ئەوە قسەی زۆر هەڵەکرێ ومێ دەکەم قسەی لەسەر نەکەین زیاتر چونکە بەڕاستی بەداخەوەی ئەعلام زۆر بە خراپی قسەی لەسەر بە تایبەتی سۆسیال میدیا هێندە شتەکەی وا لێ کرد قسەی بۆ کەس نەهێشتەوە بەو شێوازەتیا بکە ئەوانی پێشووش هەنی کەیسی کە هەمان گرفت دروست بوو لە ناویانە بەڵام ئەوەیە قسەکە ئەبێ هەردوو لا ڕازی بن لەسەرەوەی لە شوێنێک بە لیژنەیەکی تایبەتمەند و تیمێکی پسپۆر تەنها سمپڵ لە هەردووکیان وەربگرێ و نەتیجەش بۆ هەردوولانی ئەعلامکردێ نەک خۆیان بەڵێ کەوا بێت دەتوانین بڵین ئەو بۆردەی کە دەتانەوێت جای بنێن و دەست بەکار بکات ئیترم گرفتانە و ئەم قسە و قسەڵۆک و نێ ناهێڵێت ئەوە ئەنجام بڕیارەدات ئەکرێ من ئێستا بڵێم ئەوەی ئەوەیەکەیەوە دیارە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە بەو ئامانجە هەنگاوەنین ئەو گرفتە کۆتایی پێبێت و چارەسەر بدۆزرێتەوە ئێمە لە یەکەم کۆبوونەوە پێشنیارمان کردەوە هەر مناڵێکی ون بوو کە ئەدۆزرێتەوە دوای ئەوەی ڕەسمی دڵنیا بووین و سەلمێنرا بە هەموو ڕێکارە یاساییەکان کە ئەم مناڵی فڵان خێزانە هەمان مافی امتیازی کەسوکە شەیدەکەی خۆی پێ بدرێ بەڵام دیارەوەیش بڕیاری ئەنجومەنی وەزیرانی پێویست بەڵێ بەڕێز کامەران مستەفا بەڕێوەبەری گشتی کاروباری شەیدان و فالکراوانی هەڵەبجە لە هەڵەبجە لەگەڵماندا بووی سوپاس بۆ کاتێ بێمەتاندا